بەڕاستی زۆ گرنگە حکومەت کە دادەمەزرێ بەرنامەیەشی تۆکمەی هەبی لەگەڵ بەرنامەکەش بە دوواداچوون. کێشەکە لێرە ئەوە نیە ئایا ئەو وەزیرە ماستەری هەیە دکتۆرای هەیە پێشتر چ بووە سیڤیەکەی 20 لاپەڕە 100 لاپەڕە 200 لاپەڕ ئەوە مهم نییە، مهم ئەوەیە ئەو وەزیرەی کە دادەنرێت ئەو بوارەی کە پێی دەسپێردرێت ئەو کەسانەی کە لەگەڵی نەڕاوێژکارەکان ئیشان لەگەڵ دەکەن بەرنامەیەک هەبی لەسەری بڕوا پاشان کە بەرنامەکە لەسەری ڕۆیش متابعە بکرێتەوە. هیوادارم حکومەتی داهاتوو حکومەتێکی پێگاتێ باشی تێدا بێتن و هیوادارم یەکەم کاری حکومەت پاشەکەوتی موچە نێڵێت و گوزەرانی خەڵک باش کاتن. حکومەتێکی بنکە فراوان بێ بە تایبەتی ئەو بوارە بڕەخسێنێت کە ئێستا دەبینین زۆر باری خوێندن زۆر خوێندکارمان هەیە تەوەریان کردووە پێویستیان بە دامەزراندنەوە شتان هەیە لەوانەیە حکومەت نەتوانێت هەمان دامەزرێن بەس ئەتوانێت ئاوەڕێک لە قوتەبیان بەتەوە. بەڕاستی گەنجی زۆر تێگەیشت و زیرەک ڕۆشنبیر چاکمان هەیە بۆ پرۆژەی چاکشیان هەیە بەڵام پێویستیان بە باڵپشتی حکومەتە بۆ ئەوەی ئەو پرۆژانەی خۆیان جێبەجێ بکەن و بڵاوی بکەنەوە. بۆیە تاکە شت کە لە هەرێمی کوردستان کە بتوانین بەوەی کە ئێستا هەیە بە پێشی بخێ و نەیهێلی ینی پشتگرتن بە گەنج. بەڕاستی هەر کاتێ لە هەر وڵاتێ پشت لە گەنج کرابێ ئەو حکومەتە شکستی هێناوە لەبەر ئەوەی گەنج دەتوانێت شۆڕژ بکە گەنج دەتوانێت وڵات بگۆڕێ گەنج دەتوانێت کۆمەڵە شتێک ینی لە وڵات بنیاد بنێتەوە.